بینەرانی بەڕێزی ڕادیۆی پەروەردەیی خۆشەویستانم خۆشحاڵ دەبین لە ئەڵقەیەکی تری بەرنامەی ئەزموونێک لە پەروەردە لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بێک دەگەینەوە. خۆشەویستانم بۆ بەبیرهێنانەوە ئەزموونێک لە پەروەردە میوانداری ئەو مامۆستا بەڕێزانە دەکەین کە ئەزموونێکیان هەیە لە یەکێک لە بوارەکانی پەروەردە و هەروەها جێرانەوەی سەرگوزشتە و سەربوردەی خۆیانە لە بواری خزمەتکردن لە بواری پەروەردەدا. بۆ ئەم ئەڵقەی بەرنامەی ئەزموونێک لە پەروەردە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاری ئاغۆک دەکەین کە سەرپەرشتیاری هونەری و هەروەها نووسەر و شارەزایە لە بواری نووسین لە بواری پەروەردەدا. سەرەتا بە خێراتنی مامۆستا ئاری دەکەین، زۆر سپاس دەکەین کە لە ستودیۆ لەگەڵمانی. زۆر سپاس بەڕێزتان. مامۆستا ئاری، دیارە پەروەردە وەکو کایەیەکی معریفی، وەکو هۆکارێک بۆ بەرەو پێچوونی کۆمەلگا پێویستی بە کۆمەڵێک لایەن هەیە بۆ ئەوەی بەرەو پێچوونی کۆمەلگا بەخۆی ببینێ. جەنابتان هەم وەکو کرداریەکەی مامۆستان و سەرپەرشتیارن لە بواری پەروەردەدا، هەمیش وەکو نووسەر و وەکو ئەزموندارێک لە بواری نووسیندا کارتان کردووە و بەرهەمتان هەیە. دەمانەوێت بە چەند ڕستەیەک بێ ئەزموونی جەنابەت لە بواری نووسیندا تعریف بکەین. بەڵێ، بەناوی خۆی گەورە میهرەبان، سپاس لۆ بەڕێزتان، سپاس لۆ میوانداریە. پەروەردە بەشێکە لە بەردەوامی ژیان، بەستانی پەروەردە وەستانی ژیانە. ئێمەش کاتێکە هەم وەکو سەرەتای دەستپێچیمان لە وەکو مامۆستا لە قوتابخانەکانی دەرەوەی شار و لە پەروەردەی مێرگە سۆرۆکە دەستمان پێکرد، جگە لەلایەنە پەروەردەیەکە و جگە لەلایەنە وەزیفەکەی کە ئیش لەسەر دەکەین وەکو مامۆستا، وەکو مامۆستای هونەریش سەرەتا کە دەستمان پێکرد، هەستم بەوەی کرد کە پێویستیشمان بە بوارێکی تر هەیە، یان با بڵێن بە دەوڵەمەندکردنی بابەتێک هەیە لەبەرەوەی ئێمە لە ناو واقعی بابەتەکان داینە ئەوش بریتێ لە نووسین دەربڕین دەربارەی ئەو بابەتە یان ئەو پەیامە کە هەیتت. ئەو بوو سەرەتا لە ساڵی 2001ەوە وەکو لایەنی پەروەردەی، وەکو وتاری پەروەردەی، ڕەنگەمە پێشتر ئەزموونی نووسینمان هەبوو لە بوارێک، بەڵام وەکو وتاری پەروەردەی و لە گۆڤاری ئاسۆی پەروەردەی کە وەزارەتی پەروەردە دەکرد، یەکەم وتارمان بڵاو کردەوە. لەوە دەستمان پێکرد کە وتارەکان گوزارش بوو لە واقعی سەردەمەکانی پەروەردەی کە هەر واقعێک و هەر سەردەمێک بێگومان پێویستی بە نوێبوونەوە، پێویستی بە قسەکردن لەسەر هەیە. لەوە دەستمان پێکرد کە وتاری پەروەردەیەکانمان بڵاو کردەوە. دواتریش هەم ئەو ئەزموونە نووسینانە، هەم ئەزموونی گفتوگۆ دیالۆگ لە نێو کۆڕ و سمینارەکانیش، هەم وتاریش کە هەفتانە لە ڕۆژنامە گۆڤارەکان بڵاو دەکەینەوە، هەمیش کە کتێبیشمان وەکو لایەنی پەروەردەی بە چاپگەاندووە. مامۆستا ئاری، ئێمە لەو بەرنامەیە دەمانوێت زیاتر قسە لەسەر ئەو زانیاری نامەیە بکەین کە جەنابتان شانتان داوەتە بەرێ دەستپێکی بەرهەمەکەی دوو کتێبەکە، ئینسیکلۆپێدیای قوتابخانەکانی پارێزگای هەولێر و هەروەها قەزای ڕەواندزە. دەبێت پرسیاری ئەوە بکەم، تۆ لە کتێبەکەدا باسی ئەو قورسی و هیلاچی و ماندووبوونەی دەکەی کە لە ئەنجامی بەرهەمێنانی ئەو کتێبە بۆ دروست بووە. یعنی لە سەرەتادا تۆ ئەو قورسی و ئەو ئاستەنگانە لە بەرچاو گرتە بوو لەوەی کە دێتە پێشت لە نووسین و لە ئامادەکردنی ئەو کتێبە؟ بەڵێ، هەستم پێ کرد کە زانیم ئەرکێکی قورسە، بەڵام هەر ئیشێک حەزی هەبێ کە ئومێدت پێ هەبێ کە ورت پێ هەبێ بێگومان سەرکەوتوو دەبێتەوە. من نادەم وەکو لایەنە گشتێکی کە سەرکەوتونە، بەڵام سوپاس بەخوا ئەو کتێبە هاتە بوون. دیارە بیرۆکەی ئەم کتێبە لەوە سەرچاوەگەر من هەمیش لە هەوڵم داوە هەر بابەتێکیان لە هەر شوێنێک بین ئەمە ئەرشیفێکمان هەبێ، ئەرشیفێکی هەم ئیداری، هەم ئەرشیفێکی پەروەردەی، هەم ئەرشیفێکی مێژووی لە بوارێک لە بوارەکان کە ئیش لەسەر دەکەین کە خزمەت کراوە. لە مێژ بوو بیرۆکەی ئەوم هەبوو کە ئەمە هەر دەچین هەر قوتابخانەیەک یان بەخۆشمان لە هەر قوتابخانەیەک کەسێک کە خەمخۆری ئەم لایەنە بووە، کەسێک کە سەرپەرشتی ئەم لایەنەی کردیە کە خەمێکی گەورەی هەبووە یان کۆمەڵە بابەتێک هاتە پێشی سەرپەرشتی کردیەویش بەڕێوەبەری قوتابخانە بووە. پێم باش بوو کە ئەو بەڕێوەبەرانە کە خزمەتیان کردیە لە هەندێک لە قوتابخانەکان بیرۆکەی ئەومان هەبوو کە
تابلۆیەک دابنێت کە مێژووی دەست بەکاربوون دەستەکار هەرگرتنی بەڕێوەبەرەکان هەبێ بەڵام ئەوەیان تەنها لە سنووری قوتابخانەیەکە لە مێژوو ئەو بیرۆکەم هەبوو کە ئەمە لە با بڵێن لە ڕووناچێکی فراوانترەوە ئیشی لەسەر بکەین ئەویش لە دووتوێ کتێبێکدا ئیشی لەسەر بکەین زانیم ئەرکەکە قورسە بەڵام بە هەوڵ و کۆشی هەملایەکی بە متمانە بەخۆبوون بە هەوڵەکان کە سەبرمان هەبوو لەسەر ئیشەکە زیاتر لە 2 ساڵی خایاند کە ئەو کتێبە بە سپاسەوە کە هاتەبوون دواتریش بەوردی باز لە قۆناغەکانی دەکەین مامۆستا ئاری ئەرشیفی پەروەردەی ئێمە چ مێژوێک و چ پێناسێکی هەیە دەتوانین مێژوێک یاخود بەروارێک یاخود سەردەمێک دابنین بۆ ئەوەی کە ئێمە مێژومان تۆمارکراوە بەڵێ ئەگەر ئەو لەو ڕابردووە بدەینەوە بە حەقیقەت هەست پێ دەکەین کە کۆمەڵەکە سایەتیە کۆمەڵک مامۆستایەکی پەروەردەکار لە سەردەمێکی زێڕینی پەروەردەی لە سەردەمێک کە هەموو سنوورەکانی ئیداری هەموو سنوورە معریفیەکان بەو شێوەیە فراوان نەبوون بەڵام توانیانە وەکو چرایەک وەکو ڕۆناژیەک بوون لە بۆ دەوروبەر و کۆمەڵگا هەم لە قوتابخانە هەم لە یەکە کارژێڕیەکاندا ئەو ئەرشفەمە ناتوانین لە یەک قۆناغدایان لە یەک لایەنەوە قسەی لەسەر بکەین بەڵام بدرێت لای 100 ساڵی ڕابردوو جێگای شانازی ئەمە وەکو هەولێر کە لە قوتابخانەی ئەڕبی ئولاوە کە ڕەمزی ناسینەوەی هەولێر بووە ڕەمزی ناسینەوەی پەروەردەی هەولێرە کە هەموو مامۆستا دیری بۆچوونە جیاوازەکان هەموو نەتەوەکان لەوێن دەر خزمەتیان کردیە نەوەکانیان پێگەیاندیە ئەوە وەکو لایەنی پەروەردەیی کە لایەنە قوتابخانەیەکە دەکرێت 100 ساڵ بەر لە ئێستا ئیشی لەسەر بکەین و خوێنەوە لەسەر بکەین بەڵام بدرێت لای ئەو 100 ساڵە بێگومان مامۆستا دروست بووە مامۆستای باش مامۆستایەکی ئەزمونکار دروست بووە بەڕێوەبەری سەرکەوتو دروست بوون ئەو بەڕێوەبەرانە ناوبوونە بە حەقیقەت توانیویانە لە قۆناغی خۆیانەوە کە وەکو مامۆستا دواتر بەڕێوەبەر دواتر هەنگاوی کە بایم وەکو بەڕێوەبەری گشتی وەکو سەرپەرشتی وەکو کەسی دیاری کۆمەڵگا ئەو ناوانە بزر بوون بە حەقیقەت ئەو ناوانە هەسپان دەکرد وەکو ناو بەشێکیان مابوونەوە بەڵام وەکو ئەرشیف وەکو قسەکردن لەسەریان بزر بوون لەوەوە دەستمان پێ کرد کە ئەوە لایەنێکە لە لایەنەکانی خۆم کە ئەرشیفێک ئیش لەسەر بکەین لایەنیت کە شەیە بێگومان کاگرێدار سابیری لە ڕوانگەیەکی و ئیش لەسەر ئەو مێژوە دەکات کەست کرد دەبێت لە ئیش لەسەر بکات کەواتە هەمومان دەبێت ئەو هەنگاوە باوێن لە پێناو زیندوکردن لە پێناو ڕاگرتنێکی جوانی ئەو ڕابردووی کە ڕابردووی پەروەردەی پێدرێن مامۆستا دەستپێکی جەنابەت وەکو کارە ئەرشیفیەکەی کارە مەکتەبی و ئەوەی کە لەسەر مێز دەکرێت چت بەردەست بوو بۆ ئەوەی لەوێەوە دەست پێ بکە یان لە خامەوە و لە سەرەتاوە دەست پێ کرد بەڵێ ئەوانەی کە هەبوون هیچیان نەبوو وەڕقەیەک سپیرنەوە بەڵام هەموو لە زاکرەوە لە بیرکردنەوەماندا هەبوو بە حەقیقەت ئەم لە مێژوەوە بیرکردنەوەم هەبوو کە ئینسکلۆبیای قوتابخانەکانی با بڵێن بە شێوەیەکی قوتابخانەکان ئیش لەسەر بکەین بەڵام لەبەرەوە ئێمە لە سنووری پەروەردەی هەولێرین لە سنووری پەروەردەی گشتی هەولێرین پێم باش بوو کە ئیش لەسەرەوەی بکەین کە ئەو قوتابخانانەی سنووری بەڕایەتی گشتی پەروەردەی هەولێرە لەبەرەوە ئێمە ڕاستەخۆش وەکو کاری وەزیفیمان لە پەروەردەی گشتی هەولێرە ئەو بیرۆکەیە لە مێژ هەبوو پێم باش بوو ئەو بیرۆکەیە هەر لە یادگەر نەمێنێتەوە بینە سەر کاغاز تەنها لەوە دەست پێ کرد کە لە ڕێگەی نووسینی داواکاریەک و لە ڕێگەی نووسینی پرۆژەی ئیشەکەم لە بۆ بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر مامۆستا بەشدار کە بەڕێزیانم تێگەیان کە پێم خۆشە من ئەو ئیشە دەکەم ئیش لەسەر مێژووی قوتابخانەکان دەکەین بەڕێزیان ڕاستەخۆ دوایە کە شرۆفەی بابەتەکەم کرد ڕاستەخۆ واژووی لەسەر کرد و زۆری پێ باش بوو ئەوەی پێمان دەکرێت من هاوکار دەبین گوتم لایەنم مادێکە جارێ لەلایەکدا دێن بەڵام گرنگەوەیە کە ئەمە نووسراوێکمان هەبێت لەبەرەوەی ئەمە نزیکەی 3540 قوتابخانە هەیە لە سنووری پارێزگای هەولێر ناتوانین ئەمە یەکێک بەبێ نووسراویان لە ڕێگەی علاقاتی خۆمانەوە ئیش لەسەر بکەن بەڵکو دەکرێت لە ڕێگەی نووسراوەک و لە ڕێگەی گشتان نەوەک بێ بەڕێزیان بە خۆشحاڵیەوە گشتانێکی کرد لە بۆ سەرجەم پەروەردەکان کە 11 پەروەردە لە سنووری پەروەردەی گشتی هەولێرن کە ئیش لەسەرەوە بکەین کە بەندە وەکو خاوەن بیرۆکە و خاوەن ئامادەکاری ئەم کتێبە بەڕێزیشان وەکو سەرپەرشتیاری گشتی احترامە لە بۆ پیشەی خۆی و احترام لە بۆی کە سەرپەرشتی مەی کرد لە بۆ ئەو پرۆژەیە ئەویش هاتە ناو پرۆژەی ئێمە دەستمان پێ کرد لە بۆ گشتانم لە بۆ سەرجەم قوتابخانەکان کرد و سەرجەم پەروەردەکان کرد بە خۆشحاڵیەوە پەروەردەیەکی زۆر لە ماوەیەکی کەم با بڵێن زانیاری نامەکانیان زانیاریەکانی لەوە سەرچاوی خۆی دەگرت مێژووی قوتابخانە
مێژووی دەست بەکاربوون و دەست لە کار هەرگرتنی سەرجەم بەڕێوەبەرەکان وێنەی کەسی بەڕێوەبەرەکان کەەوە بابەتێکی گرنگە دواتر زیاتر قسە لەسەر دەکەین لەگەڵ شوێنی جوگرافی قوتابخانەکان لە هەر شوێنێک بێتین لە بەڕۆی هەم زانیاری نامەکە هەمیش دەبێتە بابەتێکی ئەرشیفی بە خۆشحاڵیەوە پەروەردەکان کە گشتانمان لێ کردوون بەشێکیان بابەتەکانیان نار بەشێکیان باوڵێن بەو شێ گەرم و گوڕ نەبوون بەڵام ئەمە هەوڵمدا ئەو هەوڵش لەوە سەرچاوەگەر پێم خۆش بوو یەکەم پەروەردە کە بە پەروەردەی دایک ناسرااو لە هەولێر پەروەردەی ناوەندا جوانێک لە بۆ مێژووی ئەو پەروەردە ئیش لەسەر پەروەردەی هەولێر بکەم ڕەنگە پێش پەروەردەی هەولێر پەروەردەی تریش لە بۆمیان ناردبووم با بڵێن زانیاری نامەکان لە ڕێگەی بەشەکانی خۆیانەوە بەڵام پەروەردەی هەولێر پێم خۆش یەکەم پەروەردە ئیش لەسەر بکەم دەستم پێکرد کە وەکو ئاماژەم پێکرد و بەڕێزیش ئاماژەک پێکرد کە خامی ئیشەکانمان لەوە سەرچاوی گرت دواتر کۆکردنەوەی بابەتەکان دواتریش پەیوەندیکردن بە بەڕێوەبەرەکان زۆربەی زۆری با بڵێن زانیاری نامەکان هەڵی تێرابوو دەبای لە ڕێگەی علاقاتی شخصی خۆمانەوە هەوڵ دێن لە ڕێگەی ئەو کەسانی کە پێشتر بەڕێوەبەر بوونە پەیوەندی پێوە دەکردن کەسێکیان نەمانە قوتابخانە هەیە ئێستا هەیە قوتابی بوو ئەو کاتی لە بیری مایە چێ بەڕێوەبەر بوو ئەوانە هەمووی لە پێناوی دەوڵەمەندکردن و لە پێناوی ئەوەی کە هەڵەیەک نێتە سەرما ئیشم لەسەر مامۆستا دواتر باسی ئەو ئاستەنگ و گرفتانە دەکەین کە لە کتێبەکەشدا باست کردووە بەڵام دەمەی پرسیاری ئەوە بکەم ینی جگەل لەوەی کە جەنابتان وەکو دەستپێک لە بەڕێوەبەرایەتی گشتی و دەستان پێکرد نووسراوێک دەرکرا و دواتر گشتاندنی بۆ کرا بۆی هاوکاری جەنابەت بکەن بەڵام پێشتر هیچ کتێب و نووسراوێک لە ئەرشیفی کتێبخانە پەروەردەیەکان بەگشتی و هەروە کتێبخانەی کوردی هەبوو لەوەی کە بتوانی سوودی لێوەربگری کە پێش جەنابتان شتێک کرابێ یاخود ئەگەر بابەتێکیش بێ لە کتێبێک گۆڤارێک شتێک بڵاو کرابێت بڵێ ئەوەی من تێبینیم کردبی هیچ بابەتێک نەبوو یان هیچ لایەنێک نەبوو هیچ نەبووە نەخێر من هەستم پێ نەکردووە بەڵام ئەوەی ئەمن وەکو ئەمەژم پێکرد لەگەر دەست بەکاربوون وەکو مامۆسایەکی لە دەست پێش ساڵی 2020 ساڵ بە لە ئێستا هەستم کرد کە قوتابخانەکان زۆربەی زۆری بەڕێوەبەریان هەیە کە لە سجل دەنووسێکیێ بەڕێوەبەر بووە لە ساڵەکانی ڕابردوو لۆ ئەو زانیاری نامە یان با بڵێن ئەو مێژوو تەنها لە ناو سجلێک بێتن و لە ئەرشیفی قوتابخانە لە دۆڵابێک دابخرێ بابینە ناو کتێب ئەوە بوو ئەو پرۆژەیە ئەو بیرۆکەیە من وەکو خاوەن یەکەم بیرۆکەی کتێب ئەو ئیشەمان لەسەر کرد مامۆستا ئاری لە کتێبەکەتدا باس لەو ئاستەنجیانە دەکەی کە هاتووتە پێشت دیارە ئێمە ئەوە لە بەرچاو دەگرین کە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کاراسانی زۆری بۆ جەنابەت کردووە و هەروە لە سەرەتادا بیرۆکەی جەناب شتی پەسەند کردووە و لە ڕووی دارایی و لە ڕووی ئیداریشەوە زۆر هاوکاری جەنابەت بووە بەڵام لە کتێبەکەتدا باز لە گلەیەک دەکەی لە بەڕێوەبەر و مامۆستایان و ئەوانەی کە ئەو زانیاریانی قوتابخانەکانیان لە بەردەسە هاوکارن نەبوون یاخود بەدرێنگ وەڵامیان داوێتەوە یاخود وەکو پێویست زانیاریەکانیان نەخستۆتە بەردەست لێرە پرسیاری ئەوە دەکەم ینی ئەو بەتەنگەوە نەهاتنە ئەو پەرۆشی نەبوونە بۆ نووسینەوەی مێژوویە کە دوازار هەمومان لێ سوودمەندین بۆ چ دەگەڕێتەوە بەڵێ بەداخەوە بەشێکی زۆری بەڕێوەبەرەکان لێرە ئەمەژەم پێکردو هاوکارمان نەبوون ڕەنگە بەدەستیان وەکو نووسراوەکی گشتان نەچی پەروەردەی وەریان گرت بە حەقیقەت کاتێک ئەو کتێبە بڵاو بووە دواتر ئەو پەروەردەکان کە زانیان کە قورسی یان با بڵێن گرنگی ئەو کتێبە چییە بەداخەوە بەشێکی زۆری بەڕێوەبەرەکان هاوکارمان نەبوون تەنها وێنەی خۆیان نەنارد ئی پێشە خۆیان نەنارد لە کاتێکدا مێژووی قوتابخانەکە ڕەنگە نزیک بێت بەڵام ئەمە قوتابخانەمان هەیە کە لە ئەڕویل ئولاوە دەستم پێکرد لە ئەوەش پرسیارەکە لە بەرچی ساڵی 1920 لە بەرەوەی یەکەم قوتابخانە ساڵی 1920 قوتابخانەی ئەڕویل ئولا بووە لەوە دەستمان پێکرد مێژووی ئەو قوتابخانە مایە وێنەیان مایە کەواتە لە بەرچێ بەڕێوەبەرێک لە ساڵی نەوەتەکان کە بەڕێوەبەری قوتابخانە بۆ لۆ ڕسمی نمایە لە ئیدارەی مەکتەبێ لۆ لە ساڵی 20ەکان مایە لە ساڵی 30ەکانمان هەیە لە ساڵی 50ەکانمان هەیە کە وێنەی ڕەشسپینە لە ئەرشیفی قوتابخانە پارێزراوە بەڵام لە ساڵی 2000ەکانە تا ئێستا هەیە بەڕێوەبەر هەیە نەیناردووە بەڕێوەبەر هەیە وێنەی خۆی هەر نەناردووە من لە بڕی ئەوە باز لەوە دەکەم لە بەرچ هۆکار چ وێنێکمان داناوە کەواتە سستی بەداخەوە خودی بەڕێوەبەرەکە هەبووە ناڵم بە شێوەیەکی گشتی بەڵام بە شێوەیەکی زۆریان دەکرا ینی ساردبوونەوە چەند پێوە دیار بوو ئەمەش هەستمان بە ساردبوونەوە دەکەم بەڵام
ئەو گەرموگوڕەیە کە ڕۆحیان هەمان بوو ئەو گەرموگوڕەیە کە بابەتی گرنگترمان لۆ داهاتیان ئەو خەونە گەورەی کە ئەمە لە سەرەوەتر هەمان بوو بە حەقیقەت ئەمن ئەو گرفتانم وەلاوەنا ئیشم لەسەر کرد هەر بەڕێوەی بەرە چوشکە ئی پێش لە خۆی نەناوی خۆم لە ڕێگەی علاقات شخصیەوە پرسیارم دەکرد لە ڕێگەی ئەو کەسانێک کە پێشتر کە مامۆستا بوونە لەوێندەر چێ بەڕێوە بەر بۆ خۆم چوومە لێم وەرگرتینە مامۆستا بوو ئێستاکە وەکو نمونە دەینەوە کە ئێستاکە لە ساڵی نزیک لە پەنجایەکان لە شێستەکان بەڕێوەبەر بووە بەڕێوەبەری باخچە بۆ بەڵام ئێستا کە بە تەمەنە لە دەرەوەی وڵات دەژیت لە ئەمریکا دەژیتن بەڵام لە ڕێگەی با بڵێن تۆرە کۆمەڵایەتیەکانەوە زانیاری وەرگرت و وێنەیەک بینەوە احترامە لە بۆ ئەو پیشەیەی خۆی بە حەقیقەت ئەوانە هەمووی لە نێوان دوو لایەنە لایەنێکی سارد و لایەنێکی گەرم بەڵام من هەمیش لە هەوڵی ئەومدایە کە گەرمبوونەوەکە هەوڵی ئەومدایە کە وزە بەخشەکەی خۆم زاڵ بێ بەسەر و سەر بنەوەنە مامۆستا دیارە هەوڵی جەنابتان هەوڵێکی تاکە کەسیە بەوەی کە تموحێکتان هەیە بەوەی لە بواری پەروەردەدا خزمەتێ بکەن و ئەرشیفێک دروستکەن کە 2000 گەڕانەوەی بۆ ڕابردوو بە ئاسانی بەرچاو بکەوێ و بەردید بکەوێ و سوودی لێوە بکرین ئەم هەوڵە تاکە کەسیە خۆی ئەو هەوڵی جەنابتان و ئەو کتێبەیە بەردەوامی دەوێ شتێک نییە ڕابوەستێ لەوانەیە لە چاپێکی تردا تۆ کۆمەڵی گۆڕانکاری بکەیت وێنەی تر دەستکەوێ زانیاری تر دەستکەوێ لەوانەیە خەڵکانێک هەبن زانیاریەکانیان نەداوێت خۆلوتەنی کاتێک کە کتێبەکە دەبینن ئیش لەسەر دەکەن ئەوە تۆ بڕیارت داوە بەردەوام کاریان لەسەر بکە یان ئاساییە دوای تۆ یەکێشی تر درێژە بەم ڕێزکەی و بەم ئەرشیڤکردنەدا لە یاسای ڕۆژنامەگەری و یەکێت نووسەراندا مافی خاوەن بیرۆکە مافی نووسەر هەمیش لە پارێزراوە لەبەرەوەی ئەوەش من خاوەن بیرۆکەیمەوە هەتا خۆشم توانام هەبیت و پێم بکرێ من دەیکەمە پرۆژەی ساڵ لەبەرەوەی ئەوە ساڵانە بەڕێوەبەر لە گۆڕانکاریدایە کە بەڕێوەبەری نوێ هات ڕێزێک لە بۆ ئەمە دەتوانین وێنە ئەوی زیاد دەکەین و بە چاپی ترەوە لەبەرەوەی ئەمە لە تایتل و لە بەرجی یەکەم نووسیتم بەرجی یەکەم و چاپی یەکەم چاپی یەکەم لەوەیە کە ئەگەر چاپی یەکەم نەمامە دەتوانین چاپی دووەم بکەین و بە هەمان شێوە بەڵام بەرگەکە دەگۆڕێت دەبتە بەرجی دووەم بە کۆمەڵە گۆڕانکاریەکەەوە هەم گۆڕانکاری نوێ هەم گۆڕانکاری لەسەر ڕابردوو ئەگەر هەر هەڵەیەک هەبیان هەم کەم و کوڕێک هەبیان هەر زانیاریەک لەسەر ساڵەکان هەبیان هەر هەڵەیەکی ڕێزمانی هەڵەیەکی تەکنیکی هەبی لە دیزاینەوە دەتوانین گۆڕانکاری بکەین ئەوە وەکو بەردەوامی ئیشەکە من تا لەتوانم دابێ ئیش لەسەر دەکەم گەرمنیش لەم نەکرا بێگومان ئەوە ژیان بەردەوامە وێزگە بەردەوامە دەکرێت کەسێکمە پێشکەش بکەین و ئەو بەردەوام بێتن بەڵام ئەوە خەونی تەمەنە ئیشکردنە لەسەری خەونی پەروەردەیمە دەمەوێ هەموو بەشەکان و یان با بڵێن هەر یازدە پەروەردە ئیشی لەسەر بکەم ئەوەش پرسیارێکە کامە لە داهاتوو ئیش لەسەر پەروەردەکان کە دەکەین مامۆستا لە کتێبەکەتدا بە دیزاینێکی زۆر جوان بە ڕوونکردنەوەیەکی زۆر سەنتڕاشانە قوتابخانە بە قوتابخانە تعریف کراوە ناوی قوتابخانە و ئەو پەروەردەیە و هەروە ساڵی دامەزراندن بەڵام لە هەندێک لە ناوەکان وێنە نییە باس لەوە کرد کە بەشێک لەو بەڕێوەبەرانە یاخود ئامادە نەبوون یان هەر وێنەیان نەبووە تۆ وێنەی ئەلفوبێی باڵدار داناوە بەڵێ جوانە پرسیارێکی بێگومان پێم کرایە هەوڵمدا هەتا بکرێ وێنەی بەڕێوەبەرەکاندا بنرێتن هۆکاری شە بووە کە وێنەکانان دەرنەدراوە بۆ نمونە زۆر جار هەیە لە کاتی ڕاپەڕین ڕەنگە هەندە قوتابخانە سجلەکان ستابیان ئەو شیفە نەبیتن یان هەر هۆکارێکی تر بەڵام وەکو ئەمانەتێک وەکو ڕێزێک لە بۆ ڕابردووی ئەو کەسایەتیانە لەبەرەوەی لە ساڵێک لە ساڵەکان خزمەتیان کردێ بە ناونیشانی بەڕێوەبەر بیرۆکەی ئەوم لا دروست بوو کەەوە ئەمە وێنەیەک دابنێت کە گزارشت لە کەسایەتێکە بکات تەنها وێنەیەکی با بڵێن چوارچەیەکی سپی نەبێتن یان وێنەیەکی بەتاڵ نەبێتن ئەو بیرۆکەیە لا دروست بوو کە وێنەی ئەلفوبێی باڵداردا بنێن ئەلفوبێی باڵداریش بە واتادێ ئەمە هەمومان لەو ئەلفوبێەوە دەستمان پێ کرد بەڵام ڕاستە خاوەن بیرۆکە یان خاوەن نووسینەکە ئیبراهیم باڵدار بوو بەڵام چێ ئەو ئەلفوبێی بەمەگوت بێگومان مامۆستا جگە لەوەش چێ سەرپەرشتی مامۆسای دەکرد لە ڕووی ئیداریەوە بەڕێوەبەر احترامە لەبۆ بەڕێوەبەر لێ وێنەی ئەلفوبێی باڵدارماندادواوە لە تەک ئەوەش وێنەی مۆمێکمانداناوە ئەو مۆمەش هەم گزارش شتێکە لە ڕووناکردنەوەی ژیان کە هەم مامۆستایەکان هەم ئەو قوتابخانەیە هەمیش بەڕێوەبەرەکان مۆمێک بوونە لۆ تواننەوەی خۆیان لە ڕووناکردنەوەی ژیانی خۆیان ئەوە تعبیرێکە لە بۆ بەتاڵی وێنەکانیان کە وێنەک نەبوو ڕێزێک لە بۆ وێنەکانمان بەو شێوەدامەندایە مامۆستا
قسە لەسەر زانیاری نامەی قوتابخانەکانی پەروەردەی هەولێر دەکەن دواتر دەچینە سەر ئەوەی ڕەواندز. هەولێر 1920 یەکەمین قوتابخانە ئەربیل ئولا بووە. ئەوەی کە جەنابەت بەدۆداچوون بۆ کردووە یەکەمین بڕێوەبەر کورد بووە. ئێستا لێرە ناوەکان دیارە پێم خۆشە وەکو ناوەکان ئاماژ لە بەناوەکان بکەین لەبەرەوەی یەکەم با بڵێن قوتابخانە بووە کە زۆر جار ئیشی لەسەر دەکرێت یان زۆر جار هەیە باز دەکرێت قوتابخانەی ئەربیل ئولا ئەو پرسیارە لە من کرایە یەکەم بەڕێوەبەر ساڵی 1920 دانرایە مامۆستا ئەحمەد ناجی بووە کە هەتا ئێستاش ئەو ناوەکی جوان ناوەکی مێژووی هەولێرە کە مامۆستا ئەحمەد ناجی ئێستاش پێش کوڕێکیشی هەبووە جەودەد ئەحمەد ناجی کە کەسایەتێکی دیار بووە خزمەتێکی جوانی ئەو شارەی کردووە خزمەتێکی جوانی کردووە لە پارێزگای هەولێر کە پێشتر پێیان دەگۆ قشلا ئەو لەوێندە لە وەکو سکرتێری پارێزگار کە هەموو دەسەڵاتێکی بووە خزمەتێکی جوانی ئەو هەولێری کردووە بابیش کە مامۆستا ئەحمەد ناجی بۆ بێگومان ئەویش جێگەیشان نازێت کەواتە یەکەم بەڕێوەبەر لە قوتابخانەی لە هەولێر مامۆستا ئەحمەد ناجی بووە دواتر مامۆستا عەبدوڵڵا عەزیز تا مامۆستا عەبدوڕەحمان عەزیز کە دوایین بەڕێوەبەر بوو بەداخەوە لە کاتی دیزاینکردنی ئەم کتێبە لە کاتی چاپکردنەوەی ئەم کتێبە مامۆستا عەبدوڕەحمان کە دوایین بەڕێوەبەر بوو بەداخەوە نەیتوانێت ئەو کتێبە ببینی ئەویش لەبەر بەهۆی ڤایرۆس کۆڕۆنا کۆچی دوایی کرد بەڵام ئەوانە هەمووی یعنی ئەگەر لەلایەنە سایکۆلۆژیەکەوە لەلایەنە یادەوەریەکەەوە تەماشایان بکەی هەرێکە و چیرۆکەکە هەرێکە و لە واقعگا خۆمان دەبینەوە کە یەکەم بەڕێوەبەر دوایین بەڕێوەبەر هەرێکە وێنەیەکیان تێدایە بەڵام وێنەکان هەمویان گوزارشتە لە ڕابردوویەکی جوان جگەلەوە ئەوەی کە من هەستی پێ دەکەم کە ئەو کەسانێک کە بە دیاری وەریان گریان کۆسانێک کە خوێندیتوانەوە زۆر کەسێ مامۆستانە بۆ لەوێندەر ڕەنگە بەس قوتابی بووە لەوێندەر ڕاستە خۆ دەرێ من لە ساڵی هەفتایەکان ئەو بەڕێوەبەر بۆ دەگەڕێ بەڕێوەبەری خۆ دەبینەوە کەواتەمە هەوڵماندایە هەموو کۆمەڵگە ئەوانەی کە لە هەولێر لە سنتەری شار بوونە بەشێکی زۆریان یادگاریان لەگە بەڕێوەبەرەکانیان هەبووە شەرنی ئەوەی کە قۆناغی خوێندنی تەواو کردی کەسانێکی تەنها پۆلی شەشی خوێندووە تا پۆلی شەش بەڵام لە یادی مایە پۆلی یەکی سەرەتایی ئەو کات چێ بەڕێوەبەری بووە ڕاستە خۆ وێنەکەی دەبینێتن کەواتە ئەوە یادگاریەکی شارە یادگارێکی هەولێرە جێشانازی ئەمە کە کەسەکان قبولی بکەن و با بڵێن وەری بگرن ئەوە لە لایەنێکی ترەوە دەمەوێت ئەمەش لە بەوە بکەم ڕەنگە پرسیار زۆر لەوە کرابێت ریزبەندی قوتابخانەکان کودان درراوە بیرۆکەی ئەوە دروست بوو لەبەرەوەی کە نەکرێت ئەوەی کە کام قوتابخانە یەکەم کام قوتابخانە دووەمبی سەرەتا لە ساڵەکان جیام کردەوە کە ساڵی 1920ەوە تا ساڵی 2019 کە دوایین قوتابخانە بووە ساڵ جیامان کردەوە کە کتێبێکی 365 لاپەڕی زەحمەتە تو بتوانێت و ساڵەکان جیاکەوە بەڵام گوتم لەوەی کە گلەیمان نێتە سەرێکە ساڵانە جیا بکەینەوە با بڵێن ساڵەکانی دواتریش ڕەنگە دە قوتابخانەبی لە ساڵی 50یەکاندا مەزرابی کامل لە یەکەم بیتن ئەوەشمان بە پیتی ئەبجەدی کرد کە لە پیتی ئەبجەدیەوە لە ئەلف و دەستمان پێکتایە بەو شێوەماندایە کەواتە من هەوڵی ئەوماندایە هەم بە شێوەیەکی ئەکادمیوی هەم بە شێوەیەک بکە گلەیی لەسەر ریزبەندی یان لەسەر پێش و پاشی ناوەکان نەبیتن. مامۆستا ئاری ئێمە ئەگەر مێژووی پەروەردەی لە کوردستان بەگشتی و لە هەولێر تەماشا بکەین هەر لە ئەگەر لە ساڵی 1920 یەکەمین قوتابخانەی هەولێر تەماشا بکەین دەبینی زۆربەی هەر زۆری مامۆستاکان مامۆستای کوردن و ئەو هەستە نیشتیمان پەروەریە و ئەو ڕۆحە نەتەوەیەی کە لە قوتابخانەکانەوە سەری هەڵدا و 2000 گەیشتۆتە ئاستێکە زۆرجار خۆپشاندان و بڵاوکردنەوەی بڵاوکراوە حیزبیەکان حیزبە نەتەوەیەکانی لێکەوتۆتەوە ڕۆلی بەڕێوەبەر ڕۆڵێکی ئیجابی بووە یعنی بەدەگومان لەوانەیە بەڕێوەبەرێک ببینین زۆر فشاری خزبێتە سەر مامۆستایان و سەر قوتابیان تا ئەو کاتەی مەسەرەن ناوەندە ئەمنیەکانی سەردەمی بەعەز تەداخولیان کردووە ئەوەی جەنابەت کە لەگەڵی بووی و ئەوەی کە جەنابەت بینیوتە و هەروە هەستت پێ کردووە هیچ بەڕێوەبەرێکی وا هەبووە کە حکومەتی بەعەز بە تایبەت داینابێ یاخود لە شوێنێکی دوورەوە هاتبێ لێرە قوتابخانەیەک بەڕێوە بە یان وەکو سزایەک بۆ قوتابخانەیەک دانرابێ. بەڵێ ئەوەندە من هەست پێ کردی کە ئەو شتم بەڵێن بەدی نەکردیەوە لە بەرەوەی وەکو خۆت ئاماژەکە بەڕێوەبەرەکان هەمیشە ڕوحێکی نەتەوەیان هەبووە ئەوەی کە بە زمان نەگۆترایە بەڵام بە بیرکردنەوە کردیان ئەوەی نەیان توانێت کە واقعی برێن لە ڕێگەی قەڵەمەوە لە ڕێگەی دەقە ئەدەبیەکانەوە لە ڕێگەی
وانەی کوردیەوە لە ڕێگەی کۆبوونەوەی هەفتانەدا توانیتیانە لەودی و مەبەستەکان دەرببڕن بەڵام بە شێوەیەکی گشتی هەمیشە بەڕێوەبەرەکان بوونە هۆکارێک لەوەی کە خۆشەویستێک دروستبی خۆشەویستێکی نەتەوەی دروستبی خۆشەویستێکی نیشتیمانی دروست بێت نەک بە پێچوانە ئەوەی کە ڕەنگە لە هەیکەلە یان با بڵێن لە یەکە ئیداریەکانی تر لە فەرمانگەیەک تر هەبێ بەڵام لە قوتابخانە بەو شێوە هەستمان پێ نەکردووە. مامۆستا پرسیاری ئەو دەکەم هەولێر زۆر زات دەگوترێ زۆرێک لە کەنارگیری هەیە لە بە تایبەتی لە ڕۆڵی ئافرەت لە بوارەکان بەگشتی بواری پەروەردەش بە تایبەتی لە چه ساڵێکەوە مامۆستای ئافرەت بەڕێوەبەری ئافرەت توانیوەتی قوتابخانە بەڕێوەبات و کامە قوتابخانە بۆ ئەگەر لێدەن بەڵێ بە شێوەیەکی گشتی هەولێر وەکو سنووری پارێزگای هەولێر هەوڵ دراوە کە هەوڵەکان هەوڵی تاکە کەسی بیتن بەڵام وەکو مامۆستای ئیشکردن تەنها وەکو بەڕێوەبەرنا وەکو مامۆستای کە لە با بڵێن کاریان کردووە هەر لە دەستپێکی ساڵانی زۆوە دەکرێت لە ساڵی سیەکان بدواوە کە مامۆستا هەبوونە وەکو بەڕێوەبەرنا وەکو مامۆستا خزمەتیان کردیەوە وەکو یەکەم ئافرەت بوونە وەکو لە سەنتەری شار جگەلەوە لە شاری کۆیش ئەوەندەی بەدوەڵاتچەند و کردی لەوێن دەریش هەم وەکو قوتابی یەکەم هەمیش وەکو مامۆستای یەکەم ئیشیان کردووە لە ڕۆژانەش کە بەدوەڵاتچوون یەکەم کرد یەکەم مامۆستای هونەر لە هەولێر کە مامۆستایەکە ئێستاش ماوە لە ژیان لە دەرەوەی وڵات دەژیتن ئەویش یەکەم مامۆستای هونەر بووە لە هەولێر لە قوتابخانەی ئەیوبیە بووە لە ساڵی سیەکان بووە وەکو مامۆستا نەک وەکو بەڕێوەبەر کەواتە هەر لەگەڵ دەستپێکی جموجۆڵی پەروەردەیی و جموجۆڵی دروستبوونی قوتابخانە لە ناوەندەکانی خوێندن هەولێر ئافرەت لە تەک پیا و لە تەک مامۆستایان توانیوانە بوونی خۆیان بسەلمێنن ئەوە جێگەی شانازیە بێگومان ئەو کۆمەڵە تاکە کەسانێکە ئیشیان لەسەر ئەو کردێ پێم خۆشە ئەوانەی لە ژیان مابوون ئەوش وەکو بیرۆکەیەک یان وەکو توێژینێک دەکرێت ئەمە ئیش لەسەر بکەین کە ئەوانش چیان کردیە لەو قۆناغ و زەمانە چۆن هاتینە وارە ئەوش وەکو پرۆژەی توێژینێک ڕەنگە لە داهاتوو ئیش لەسەر بکەین. مامۆستا لە کتێبەکەتدا لە قوتابخانەی ئەیوبی بنەڕەتی ساڵی 1936 حەسیبە حوسێن بابەجان بەڕێوەبەری قوتابخانەکە بووە ئەوە پێمان دەڵێ زۆر لە مێژە هەولێر ئافرەت ڕۆڵی خۆی تێدا گێڕاوە کە لەوانەیە لەو کاتی لە هەندێک شوێن خوێندن بۆ کچ تا ڕادەی زۆر ئەستان بووە بەڵام لێرەدا نەک ئێمە قوتابی کچمان هەیە بەڕێوەبەری ئافرەتمان هەیە. لەو کتێبەدا دەتوانین کۆمەڵە خوێندنەوەیە کۆمەڵە توێژینەوەیەکی ورد بکەین ئەوەی بەڕێستان لایەنی ئافرەت دەتوانین وەکو ڕۆڵی ئافرەتی مامۆستا لەو کتێبەدا لە هەولێر چ کرایە جگەلەوە دەتوانین ئەمە توێژینەوەیەکی کۆ بکەین ئاستی دەرچوون و دەرنەچوون لە قۆناغەکانی ساڵاندا دە ساڵ جیاکەینەوە ئەو 10 ساڵانە خوێندن ئاسی دەرچوون لە خوێندنە یان با بڵێن لەو ساڵانە چۆن بووە بەڕێوەبەرەکان تا چەند کاریگەریان هەبووە ئاستی دروستکردنی قوتابخانەکە لە ساڵەکانی با بڵێن دوای ڕاپەڕینەوە چۆن قوتابخانە گەشەی کردێ زیادی کردیە لەو کتێبەدا ئەوە تەنها وەکو زانیاری نامەک نییە لە بۆ خودی بەڕێوەبەرەکان و لە ئەرشیف خۆیدا بنێ دەکرێت کەسانی پسپۆر کەسانی خەمخۆر هەر کەسە لە لایانی خۆیەوە توێژنەوەی وردی لۆ بکە یا ما بڵێن زیاتر خوردی بکاتەوە لە لایەنێک لە لایەنەکانی تر ئەوەی بەڕێزت کە باسی دەکەی دەکرێت ئەمە بەست ڕێژی ئافرەتەکان وەرگرین کە ساڵی 1930ەکانەوە ئیشیان کردیا ئەوەش وەڵامێکە بۆ هەمووان کە لە هەولێر ئافرەت مامۆسای ئافرەت پەروەردەکاری ئافرەت ئەوانی لۆک و خەمخۆرێکی دیاری کۆمەلگا توانیان بەسەر کۆسپوتەگەرەکان زاڵ بوون و بوونی خۆیان بسەرمێنن ببنە ئەرشیفێک ببنە ڕابردووێک ئەمە ئێستا کە دوای 100 ساڵ ئێستا ئەمە باسییان بکەین بێگومان. بەڵێ مامۆستاجان دەمەوێت بینە سەر ئەو زانیاری نامەیە کە تایبەتە بە پەروەردەی ڕەواندز ڕەواندز وەکو مێژووی خەبات و تێکۆشان وەکو مێژووی خۆسەپاندن وەکو شارۆچکەیەکی هەمیشە لانەی شۆڕش و هەمیشە ڕۆحی بەرەنگاری هەبووە جگە لەوەش ڕەواندز شارێکە هەمیشە ویستویەتی پێشەنگ بێ لەوانەیە زۆر جاران لەگەڵ شارۆچکەکانی خۆی نا هاو ئیداری خۆی نا گەورەتر بنمونە ویستوێتی بەرامبەر مووسڵ بەرامبەر هەولێر بەرامبەر سلێمانی
خۆ بسەپێنێن بە تایبەتی لە بواری هوەر کە ڕەواندز هەمیشە پێشەنگ بووە. ئەوەی جەنابتان کە ئیشتان لەسەر کردووە ڕەواندز لە ڕووی ئیداریەوە تا چەند وەکو یەکەیەکی ئیداری سەرکەوتوو خۆی نواندووە کە تۆ ئیش لەسەر ئەوەی هەولێریش کردو ئەوەی ڕوانزیش ئایا ڕوانزیش بە هەمان شێوە یەکە ئیداریەکانیان بەڕێوبەری کورد بوون و هەروە بەڕێوبەری ئافرەتیان تێدا بووە و مێژووی یەکەمین قوتابخانەی ڕەواندز کە بەڕێوبەرەکەی کورد ببێ چێ بووە؟ بەڵێ دیارە دوای ئەوەی کە چاپی یەکەم و بەرجی یەکەمی باڵێن ئینسکلۆبیە قوتابخانەکان وەکو پەروەردەی ناوەند بڵاوم کردەوە دواتر دەنگدانەوەی باشە داوە لە کۆڕێکی ناساندندا پاشانیش لێدوانی ڕۆژنامەوانەکان و ئەوانەی کە دیمانیان لەسەر ئەو بابەتە کرد هەموو پەروەردەکانی کرد پێیان باش بوو کە ئەوانش بە زووترین کار بابەتەکان بێنن بەر لەوەی کە من ئەو کتێبە بە چاپ گەێنم پەروەردەی ناوەند کۆمەڵە پەروەردەیەکی تر بە خۆشحاڵیەوە زانیاری نامەکانیان ناردوو ئەمن ئیشم لە سەوانی لەکە بەڵام هەمیش لە بیرکردنەوەم لەسەر چاپی یەکەم و کتێبی یەکەم بوو بە خۆشحاڵیەوە کە یەکەم بڵاو بووە ئەوزارە پێم باش بوو یەکێک لەو پەروەردانەی کە بە ڕەمزی ناسینەوەی نەتەوەی ڕەمزی ناسینەوەی ڕۆشنبیری و ناسراوە پەروەردەی ڕەواندز بوو ڕەنگە ئەوەش پرسیار بکرێت کە لەبەرچێ من لە هەفتەی ڕابردووش کە کۆڕ ناساندنم لە بۆ پەروەردەی ڕەواندز کرد لە بۆ ئەوەی باسم لەوە دەکەم کە ئەو کتێبە وەکو دووەمی کتێب ڕەنگە دەشتی هەولێر لێم نزیک دەوروبەر مەخموور لەبەرچ ئەویان بە خۆشحاڵیەوە بەڕێوەبەری پەروەردە و بەرپرسی پلاندانان و مامۆسایەکان بە زووترین کات زانیاری نامەکانیاندان زانیاری نامەکان ماندیان نەکردم پەرۆژ بوون لە بۆ ئیشەکە لەوەی پێم باش دووەم کتێب ئەوە بی وەکو لایەنە تەکنیکیەکە وەڵام وەکو لایەنە مێژوویەکە وەکو لایەنە پەروەردەیەکە یەکێک لەو قوتابخانانەی کە بوویتە ڕەمزی ناسینەوە بریتە قوتابخانەی پاشای گەورەیە قوتابخانەی پاشای گەورە لە ساڵی 1923 دامەزراوە تۆ بینە بەرچاوی خۆ لە ساڵی 1920 لە پایتەخت لە سنتەری شار قوتابخانەکە بێت 3 ساڵ دوای ئەو قوتابخانەیەک لە ڕەواندز هەبێک ئەوەش بێگومان جێگای شانەزیەکە ئەمە ئیش لەسەر بکەین و بە زووتریکان بە چاپی بگەێنێن مێژوو پێمان دەڵێتن پێش ساڵی 1920 ساڵی 1800ەکانی 1947 قوتابخانەی ڕەواندز هەبوو بەڵام بەو شێوەیە نەبووە دەکرێت لە ڕێگەی وەکو حجرە ئیش لەسەرکرایە بەڵام وەکو مێژووی پەروەردەیی لەو ساڵە بووە کەواتە لە ڕەواندز پێش ساڵی 1900ەکانیش لەوێن دەرمەڵبندەی ڕۆشنبیریە بووە وەکو لایەنی ئیداریش یەکەم قەزا بووە کە لە سنووری پارێزگای هەولێر کە بوتە قەزای ڕەواندز دوایتر چەند قەزایەک دروست بوون قەزای سۆران بەو دواییانە دروست بوو کەواتە ئەوێن دەروەکو مەڵبەندەی ڕۆشنبیری وەکو شارێکی مێژووی پێویست بوو ئیش لەسەر بکرێت ئەو مێژووە زوو بە چاپ بگرێنرێت لەبەر ئەوە بوو ئەمن چاپی دووەمیان با بڵێن کتێب زنجیرە کتێبەکانی دووەمم ئەوجارە تایبەت بە ڕەواندز جگە لەوەش بە هەمان شێوەی هەولێر کۆمەڵە مامۆستایەکی باش کۆمەڵە مامۆستایەکی دێرین کۆمەڵە مامۆستایەک کە هەوڵیان داوە پەروەردە خزمەت لە پەروەردە بکەن لە هەولێرەوە چوونە وێندە بە شلۆماوێنەوە بە مانگ نهاتینەوە هەولێرە لەوێندە خزمەتیان کردی هەمووەکو بەڕێبەر هەمووەکو مامۆستا پێم خۆش بوو دووەم کتێبمان تایبەت بوو بە ڕەواندز بە خۆشحاڵیەوە کە ناسانمان لەو کرد و ئەهلی ڕەواندز و پەروەردەی ڕەواندزش پێیان خۆش بکە ئەو مێژووە لە ئامێزی ئەو کتێبدا هاتە چاپکردن مامۆستا ڕەواندز بە حکومەی کە شارۆچکەیەکی بچووکە وهروەها دوورە لە سنتەری شاری هەولێر زۆر زار دەگوترێ ئەو شارۆچکانە کەمتر بەرەو پیری خوێندن چوون لەوانەیە قوتابخانە کرابێتەوە لە هەندێک شارۆچکەی تریش قوتابخانە بەڵام ژمارەی قوتابیەکانی کەم بووە یاخود مامۆستای میلاکی تایبەت بە قوتابخانەکانی خۆیان نەبوو لە شارەکانی تری باشووری عێراقەوە یاتوە ڕەواندز میلاکی خۆی هەبووە لە سەرەتەوە بەڵێ بێگومان کاتی خۆیەوە هەمویان تایبەت بوونە بە دایرەی معارفی هەولێر ئەوە کاکڕێدار ڕەنگە زواتە باسی بکە لە کتێبەکە باس بکە هەمویان لە سنووری پارێزگای هەولێر بوونە تایبەت بوونە بە دەسەڵاتەکان لە دەسەڵاتی پەروەردەی هەولێر بووە بەو دوایانە کە وەکو پەروەردەی قەزا دروست بووە بەڵام لەوێن دەرەوان ئیشی خۆیان کردیە مامۆسایەکان جگەلەوەی کە ئەهلی خەڵکی گوندەکە کە هەوڵیاندایە خۆیان هەم وەکو قوتابی من هەمی وەکو مامۆستا خزمەت بکەن بەڵام لە سنتەری شایش وەکو ئاماژەم پێکرد چوینە لەوێندەر مامۆستا بوونە و لەوێندەر ئیش خۆیان کردیە و
لەوێندر بە مانگ زیاتریش ماینەوە لە بەرەوەی بەخۆی سەختی ڕێگاکە بەخۆی سەختی هاتوچۆ لەوێندر خزمەتیان کردوماینەوە کەواتە ئەمە هیچ جیاوازیەک نابینن لە نێوان باڵێن پەروەردەیەک لەگە پەروەردەیەکتر سنتەریشلا لەگە قەزایەکتر گرنگەوەیە خزمەتیان کردی ئەو ڕابردۆ جوانش پێمان دەڵێ کە قوتابخانەی پاشای گەورە قوتابخانەیەک بووە هەمیش لە جێگای شانازی بووە ئەو بیرۆکەشمان لە کاتی ناساندن بە بەڕۆبەری پەروەردە گەیاند کە ئەوانش بێگومان ئەو بیرۆکیان هەبوو کە ساڵی داهاتوو بە بۆنەی 100 ساڵەی دامەزاندنی قوتابخانەی پاشای گەورە ویستیڤالێک بکرێ مەراسیمێک لە بۆ ئەو کەسانە بکرێت کە خزمەتیان کردیان توێژینەوە بکرێتن ئەرشیف دابدرێتن کۆمەڵە بیرۆیەکێکمان لەو ڕۆژەش ئاروگۆڵ کرد کە لە ساڵی داهاتوو ئیش لەسەر دەکرێتن. مامۆستا لە قسەکردن لەسەر زانیاری نامەکانی قوتابخانەکانی پارێزگای هەولێر قسە لەوە کرد کە یەک لە کێشەکان ئەوە بوو ئەو بەتەنگەوە هاتوون بە پیرۆچوونەی بەڕێوەبەرەکان لە سەرەتادا خاوێشی پێوە دیار بوو بەڵام لە ئەوەی ڕواندزدا باس لەوە دەکەن کە بەهۆی ڕاگواستنی خەڵکی گوندەکان و تێکچوونی گوندەکان و دواتریش کە قوتابخانەکانیشی لەگەڵ بووە کێشەکەی بۆ دروستکردی لەوەی کە کەمتر دەست بە ئەرشیفی قوتابخانەکان ڕاگەیش لەوانەیە بەڕێوەبەرەکانیش ئەو هەنزەتی ئەویان هەبووە کە ئەرشیفی قوتابخانەکانیان نەماوە تۆ چۆن توانیت ئەو کێشە و ئەوانەی کە بازدەوە دەکرێت ئەرشیف نییە یاخود بەردەست نییە چۆن چارەسەری بکەیت یان قوتابخانە هەبووە تۆ بە هیچ شێوەیەک باسی نەکەیت و یاخود زانیاری لەسەری نەبێت و تەواو هامشی بکەیت. بەڵێ ئەو کتێبەمە لە ساڵی 2009ەوە ئیشمان لەسەر کرد و دیزایانی تەواو بوو با بڵێم وەکو ئیشکردنە ئیداریەکە ئیشکردنی چاپەمەنی بە شێوەیەکی گشتی کاتی دەویست بەڵام لە 2009ەوە کۆتایی 2009 ئیشەکانی تەواو بوو بەڵام لە ساڵی 2022 کە چاپم گەیاند وەکو ئەمانەتێک دووبارە پێداچوونەوەم کردەوە کە ئەو قوتابخانەی کە تا ئێستا بەڕێوەبەرەکان کە بەڕێوەبەری نوێنە یان هەر زانیارێکی بە درێژلای ئەو 3 ساڵە بالۆمان بینن بە درێژلای ئەو 3 ساڵە چەند قوتابخانێکی نوێژ دامەزران ئەم وەکو ئەمانەتێک لە بەرەوەی ئەوانی بەڕێوەبەری نوێنە لە چاپەکەشمان لە ساڵی 2022 دووبارە ئەوانشمان وەرگرتەوە کە ئیزافەی کتێبەکەمان کرد ئەو خاڵێکە بە ڕێزش ئەمەش لە پێدەکەی منیش ئەمەش لەم پێ کردووە بریتێ لەو گرفتانەی کە بەداخەوە بەڕێوەبەرەکان ئەرشیفەکان هەموو سوتاو بە شێوەیەکی گشتی هەوڵی ئەومدا و لە ڕێگەی موختاری گوند لە ڕێگەی کەسە بەتەمەنەکان یان لە ڕێگەی ئەو مامۆسانەی کە پێشتر لە ڕواندزێ بوونە ئێستا هاتینە هەولێرێ ئەوانیش پرسیاری ئەویان لێ بکەم کە چێ ئەو کاتی بەڕێوەبەر بووە ئەگەر ڕسمیشیان نەبێتن یان ئەگە وێنەشیان نەبێتن ئەمە هەوڵی ئەومان داوە ئەمان وێنەی کەسایەتەکان دابنین کە وێنەی ئیبراهیم باڵدار و مۆمەکەیە بەڵام گرنگەوەیە ساڵی خزمەتی ئەو دابنیەکە ساڵێک مانگێکیش بەڕێوەبەر وەکو ئامانەتێکی مێژووی وەکو ویژدان ئاسوودەیی خۆمان ئەمەژم بە ناوی سیانی کەسایەتێکە کردووە کەواتە هەوڵێکی زۆرمان داوە دەکرێت بۆ نمونە هەندێک تێبینی هەبێتن بەڵام لە چاپی دووەم لە کاتی کۆڕی ناسانەکە کە لە بۆمان کرد ئەمەژم بەوە کرد هەر تێبینیەکەن هەرکەم کوڕێکە ئەمە پرۆژەی ساڵە پرۆژەیەکی بەردەوامە دەکرێت ئەمە گۆڕانکاریەکان ئیزافە بکەین جگە لەوەش هەر وێنەیە کە کەم بێتن یان کەسێک وێنەکە بەدەستمان نەگەیش بێت یان کەسێک کە بزانانی کەەوە وێنەی ڕەنگە بابی یان باپیری ئەو بێتن با وێنەکەمان لۆبینی بە خۆشحاڵی و قبولی دەکەین بە هەمان شێوەش کەسێکی زۆرش پەیوەندیان پێوەکردی ئەمە هەم لە بۆ پەروەردەی ناوەند لە بۆ چاپی دووەم کۆمەڵە گۆڕانکاریەک دەکەین هەم لە بۆ پەروەردەی ڕواندز و لە پەروەردەکانی تریش هیچ قوتابخانەیەکەیە کە بوار بێت یاخود قوتابخانەیە کە دواتر دوای چاپەکەی پێیان گوتبی ئەو قوتابخانەیەش ماوە یان هەموو قوتابخانەیەکت ئەرشیف کردووە بەڵێ لە پەروەردەی ناوەندی هەولێر زۆر پەیوەندیم بە دوایین کات کە با بڵێن کتێبەکانمان بە چاپکەیاند و پەیوەندیم بە سەرجەم بەڕێوەبەرەکان کرد ئەو بەڕێوەبەرانی کە نانهێنا لەبەرەوەی لیستەکانم هەموو لەلایە بوو 300 و نزیکەی 55 قوتابخانەی سنووری پەروەردەی هەولێرە ڕاستەخۆ پەیوەندیم پێوە دەکردن کە ئەوەی نانهێنا بوو زۆر چاوەڕێمکردن لە ڕێگەی ڤایبەربی هەر لە ڕێگەی وێنەکانمان لۆبینن بەشێک لە وێنەکانیان نەنار بەڕێوەبەرەکان بەداخەوە چەند قوتابخانەیەکی شتەی دانیە وێنەکانیان دوای بڵاوبوونەوەی کە کتێبەکە کە بڵاو بووە ئەو کاتی خۆیان گلیان لە خۆیان کرد بە حقت نەک لە من گوتیامە نەمانزانی بەو شوێ دەبێتن وێنەکانمان نەنار بەڵام ئێستا نادیتیان ئەمن وەکو ڕێزێک لە بۆیان لای خۆم پارێزراوم کردیە کە دۆسیەکەم کردەوە لە لای خۆم لۆ چاپی دووەم هەر تێبینیەکە لای خۆم دەنووسم وەرم گرتەوە کەواتە ئەمیش هەوڵم داوە کە
بچووکترین هەڵەیان بچووکترین لە دوایین کاتی چاپکردنی بێت لە کاتی بۆنم لە دیزایانی کۆتایی بێت دووبارە پێداچوونەوەم کردێکە لێرە دەمەوێت سوپاسمە کاکی وای کۆمپیوتەر و کاک بۆتام بکەم کە زۆر لەگەر ماندوو بوون گرنگەوەیە زانیاریەکان کات دوایین سات بەردەوام بێتن. مامۆستا ڕۆڵی مامۆستا بەشدار عەبدولخالق چی بوو لە بە ئەنجامگەیاندنی ئەو کتێبە بە چاپکردنی ئەو کتێبە لەوەی کە هیچ وەکو بەڕێوەبەری گشتی بەڵام وەکو ئەوەی کە ئەمن هەستبێتەکەم مامۆستا ڕێداریش باسی کرد مامۆستا بەشدار تموحێکی هەیە لەوەی کە مێژووی پەروەردەیی بەگشتی و پەروەردەی هەولێر بە کۆی قەزا و نەحیەکانیەوە ئەرشیف بکە. تۆ حەز و تموحی ئەو پیاوە ئەو بەڕێوەبەرە چۆنت بینیوە؟ وەکو ئاماژەم پێکرد ئەمە لە ساڵی 90ەکانەوە بیرۆکەی ئەو کتێبەم هەبووە حەزم کردووە کە ئەو کتێبە بە چاپ بگەێنرێتن یان سنووری ئیشکردنەکەمە فراوانتر بێتن ڕەنگە پێشتریش بەڕێوەبەر هەبێتن کەسی تر هەبێتن یان بخۆم لە بەڕێوەبەراتی تر بم کاتێکە بەڕێزیان بۆ بەڕێوەبەری گشتی و ئەمیش ئەو بیرۆکەم لاگەڵا بوو پێم خۆش بە لە ڕێگەی بەڕێزیان بێتن ئەو خینۆم لەسەوەی بەڕێزیان ئەو بکە جگە لەلایەنە ئیداریەکە جگە لەلایەنە مەیدانیەکە جگە لەلایەنە بەدواداچوونەکە جگە لەلایەنە ئیداریە ڕۆژانێکی خۆی هەوڵێکی ئەو شوەیە کە دەیەوێ مەسەرەن دۆسیە جوانەکانی پەروەردە بە جوانی ببنێتەوە دۆسیەکان بەرەو دەوڵەمەندی بچێتن خەمی ئەرشیف پەروەردەی هەبوو لەو خەمەرلا بەشێکی تر بریتە لە مێژووی پەروەردەکان لۆ ئەمیش بەبا شمزانی کە بەڕێزیان دەستنیشان بکەمیان ئەو پێشنیارە لە بۆ بەڕێزیان بی ئەویش بە خۆشحاڵیەوە قبوڵی کردەوە وزەیەک بوو لە بۆمە بەحقەت دەکرامە لە ڕێگەی هەوڵدێن بەڵام ئەگەر کتێبێک یان بەڵی نووسراوێک لە ڕۆ ئیداریەکە و ئیش لەسەر بکرێت جیاواز لەوەی کە هەوڵێکی تاکە کەسی بیتن ئەو لایەک تریل بەحقەت لە چاپی دووەم وەکو چاپکردنی کتێبەکە کردی ئەسۆی خۆی ئەمن وەکو ئەمە مێژووی چاپی یەکەم لەسەر لە تایتلی سەرتال نووسیتم لە بەرەوەی حەزم نەکرد زۆر لە دەرگایان بم پێشم خۆش بوو ئەو کتێبە زوو بە چاپ بگەندرێت لەسەر ئەرچ خۆم بە چاپم بگەیاندیە کتێبی یەکەم بەڵام لە کتێبی دووەم ئینسکلۆبیا قوتابخانەکانی پەروەردەی ڕواندەست بەڕێزیان هاوکارم بوو لە چاپگەیاندن و با بڵێن بە چاپگەیاندنی ئەو کتێبە لەسەر ئەرچی بەڕێزیان بۆ من سوپاسی دەکەین کەواتە ئەو بەڕێزیان هەم وەکو مادیان لە بەشی دووەم هەمونش معنەویان و زێش پێبەخشین و ڕێگە خۆشکەر بوو بۆ ئێمە. مامۆستا لە کتێبەکەتدا باسەوەی دەکەیت لە کۆی 11 بەرێک دوو بەرێک چاپ کراوە بەڵێ کەواتە 9 بەرێکی تر ماوە بەڵێ ئەوە ئەو پرۆژەیە بە بەردەوامی جەناب ئیشی لەسەر دەکەی یاخود کاتت بۆ داناوە یاخود چاوەڕێی دەرفەت دەکەی دەرفەت وەکو ئەوەی بودجەیەکت بۆ تەرخان بکەن دەرفەت وەکو ئەوەی کە بتوان کار ئاسانیت بۆ بکەن لە یەکە ئیداریەکانی پەروەردەکان بەگشتی. بڵێ کاتی خۆم هەموو لە تەرخان کردیە کاتێکی دیاریکە بدان نایە شەوان تا درەنگان شەو ئیشم لەسەر کردی و ئیشی لەسەر دەکەم لە 11 پەروەردە دوو بە خۆشحاڵی دوو پەروەردە چاپ کران دوو پەروەردەشم ئێستا حال لە دیزایندایە پەروەردەی سۆران لە دیزایانی تەواو بۆ بەس پێداچوونەی وردمایە ڕەنگە پێداچوونەیەکی چەندی بی بەڵام بەشێک لە بەڕێوەبەرەکان بە هەمان شێوە هەم دیس وێنەیان نەناردووە 42 بەڕێوەبەر لە کۆی 300 قوتابخانە 42 بەڕێوەبەر وێنەیان نەناردووە پەیوەندی بە هەر 42 بەڕێوەبەر کردووە هەفتەی ڕابردوو کە لە بۆم بنێرن خۆشیان نەنێرن بەس لە ڕێگەی ڤایبەرەوە لۆم بنێن بەس وە بێ من ئیشەکانی خۆم بکەم پەروەردەیەکی تریشمان ئامادەیە دەشتی هەولێرش ئێستا لە دیزایندایە تەنها دوو پەروەردە بەرزتم نەگەیشتووە پەروەردەی مەخمور و پەروەردەی مێرگەسۆر تا ئێستا نانیناوە بەڵام ئەوان کە هەموو پەروەردەکان نایتیان ئیشی لەسەر دەکەم ئەوە وەکو ئاماژەم پێ کرد هەوڵێکی تاک کەسیە بەڵام وەکو ئیشکردن وەکو خەمی تەمان وەکو خەونی بەردەوام ئیشی لەسەر دەکەم و ڕەنگە لە 2 هەفتەی داهاتوو یان لە دەستپێکی مانجی چار پەروەردەی سۆرانیش بە چاپ بگەێنرێتن ئەو کاتیش بە هەمان شێوە مەڕاستیان لێ دەکەین ڕێزێکیش لە بۆ مامۆستانێکە خزمەتیان کردووە بە دیاری پێشکەشیان دەکەین کەواتە ئەوە پرۆژەی بەردەوامە خەمی بەردەوامە وەکو کارێکی وەزیفی وەرم نەگرتێ لە هەشتنی بیانی تاکو 12 نیۆڕۆ لەسەر کورسیدانیش بوو ئیش لەسەر بکەم 24 ساعتی تەمەنیشم تەرخان کردو لە بۆ ئیشە دەستەکان خۆش بێ. مامۆستا گشتاندنی ئەم کتێبە بڵاوکردنەوە و گەیاندنی بە قوتابخانەکان چۆن بووە هەر لە کتێبخانەکانی شار بڵاوت کردوتەوە یاخود مافی پەروەردەکانە چۆنە؟ بەڵێ
کتێبی یەکەم وەکو ئەمە لەم پێکرد خۆم بە چاپ بگەیان بە با بڵێن قورسایەکی زۆری دارایەوە بەڵام ئەو هەوڵەمدا لەبەر ئەوەش و نووسیم ناتوانم بە دیاری بدەمە کەس ئەو هەم نووسیە لە پێشلەچەکەی لەوەی کە بزانێت لە ئەرچ خۆمە لەوە ژنیە کا من بە حەقەت دەزانە ئەو پارەیە وە هەمیان دەڕواتن ئەو پارەیە کە دەرفرۆشێتەوە سەتادەی نایێتەوە بەردەستمان بەڵام ڕێزگرتن لە کتێب ڕێزگرتن لە ئیشەکە جێگەی ئەوەیە کە کەسایەتێک کە وێنەی لەو بەرگەدایە ڕەنگە سیریەک بە 5,000 بکڕیان لە فێک لە بۆ منداڵەکە بە 5,000 بەڵام کتێبک بە 3,000 بکڕێتەوە احترامەکە لە بە پیش لەوێ بەرجی یەکەم و کە تایبەت بەوە تەنها پێم باش بوو لە کتێبخانەکان هەبێتن بەڵام بەرجی دووەم لەبەرەوەی بەڕێز مامۆستا بەشدار لەسەر ئەرچی خۆیان بوو بە دیاری دابەشم کردو بە دیاریش لە نەمدایت ینی نادەمەوە بازاڕی وەکو ویجدانیە وەکو ئەدەبیان جوانیە کات و بە دیاری لۆ چاپکرایە بفرۆشیەوە لەبەر ئەوەش بوو ئەمن لە پەروەردەی ڕواندس هەفتەی ڕابردوو ناساندنم لەبەوە کرد سەرجەم کتێبەکانم بردەوێن دەر ئەوە بەڕۆی بەرانێکە لەوێن دەربوون بە دیاری خۆم پێشکەشم کردن ئەوانی کەش لە ڕێگەی بەش پلاندانانەوە لە بەرید لە بۆم دانان لە بۆیان بچیت کە دوورترین گوندیش بوو وەکو ئەوانەتەک کتێبەکان بگاتە دەستی دەستەکان خۆش مامۆستا مامۆستا ئاری ئێوە جەنابتان وەکو مامۆستا ئاری وەکو مامۆستا ڕێدار وەکو دەیانی تر کە لە خەمی نووسینەوە و ئەرشیفکردنی مێژووی پەروەردەیدان بەڵام ئێمەش لێرە لە ڕاگەاندنی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە هەمیشە لە هەوڵی ئەوە دابووین کە ئەو مێژۆ جوانە بناسێنین ئەو بابەتانەی کە پەیوەستن بە پەروەردە خەڵک بیبینێ و بیبیستێ تۆ ڕۆلی یاخود بوونی دەستگایەکی ڕاگەاندنی وەکو رادیۆ تەلەڤیزیۆنی تایبەت بە پەروەردە چۆن دەبینی رادیۆ تەلەڤیزیۆن گەلک زۆرن لەو سەردەمە لە زۆری بۆریەی کە دنیای ڕاگەاندن هەیە سۆشیال میدیا هەیە بەڵام بە درێژای تەمەنی وەزارەتی پەروەردە ئەمیش لە هەوڵوەندایەیان حەزی ئەومان هەبووە ڕاگەیاندن بە شێوەیەکی ئیش لەسەر بکرێت وەکو ئەمەش لەم پێکردە من لە 2001 کە یەکەم بابەتم لە ئاسۆی پەروەردەی بڵاو بۆ کە من دەستپێکی بوونم بە مامۆستا بوو بە حقیقەت وزەیەک بوو لە بۆ من ئەگە ئەو بابەتە بڵاو نەبایە و ڕەنگە بەردەوامی ئێستام نەدەبوو کەواتە ڕاگەاندن دەرفێتێکە لە ئەو مامۆستایانە بە شێوەیەکی گشتی مامۆستایانێک کە حەزێکی ئەعلامیان هەیە یان حەزێکیان هەیە کە دایانەوێت بەردەوام بن تەنها لە گەشتنیگایەکی تەقلیدی نەبێت کە تەنها لە چوارچێوەی پۆڵێکدا و لە چوارچێوەی قوتابخانەیەکە ئیش بکەن جێگەی شانازیە کە رادیۆش ئێستا رادیۆمان گەلک زۆرە تەلەڤیزیۆن گەلک زۆرە بەڵام بوونی رادیۆیەکی پەروەردەی لە ئاستی وەزارەت و بەناوی پەروەردە بێگومان شکۆیەک لە بۆ پەروەردە دەگەڕێنەوە لەبەرچێ بەشی تریان کەسی ئاسایی رادیۆی هەبێتن لەوە وەزارەتە چی گەورە و وەزارەتی مێژوویەکی جوان رادیۆی نەبێتن ئەمن لەو ماوەی کە با بڵێن تێبینیم کردیان کاتم هەبێت کە گوێبیستی پەخشەکانتان بوومە بۆ جوانە ئەو پەخشە دوورە لە ئاوازە ئەو ئاوازانی کە مێشکەکان هیلاک دەکات دوورە لەو گۆرانەی کە خەڵکی هیلاک کردیە بە حەقیقەت رادیۆیەکەتان کە توانیوێتی کە بەرنامەیەکیان با بڵێن دەرگایەک کراوەبی لە بۆلایانی پەروەردەی بە هەم بەشەکانیەوە لە هەمان شێش کەناڵی پەروەردەی یەکەی کە تایبەتە بە بۆڕاتی گشتی پەروەردەی هەولێر ئەوانە هەمووی لە چوارچێوەیە کە قوتابی مامۆستا خێزان بێتەوە ناو لایەنێکی جوانی ژیان یان لایەنێکی دروستکردنی ژیان ئەویش پەروەردەی باشە نەک بە کۆنتڕۆل گۆڕینێک تەماشا دەکەین هەندێک شاشە هەیە پیا و پێ عیبە لەگەڵ خێزانی خۆی منداڵی خۆی تەماشاکە بەڵام شاشەی کەناڵی پەروەردەی و رادیۆی پەروەردەی بە خۆشحاڵیەوە ئەمە قبوڵی دەکەن جێگەی شانازی هەم لە بۆ وەزارەت هەم لە بۆ بەڕێستان و هەم لە بۆ ئەو ستافی کە خۆبەخشان و ماندووکارانە 24 کات ژمێر کات لەسەر دەکەن و وەکو مامۆستایان سێماگەی هاوینتان نییە وەکو کەسیت کرد ڕۆژلاین جمعەش داوام دەکەن جێگەی شانازیە سپاس دەکەی مامۆستا ئاری زۆر سپاس کە لەوەی لە ستۆدیۆ رادیۆی پەروەردەی لەگەڵماندا بووی سپاس بۆەوەی کە ماندوومان کردی دیارە زوودی جەنابتان بە بەرنمەیەک ناتوانین دەرخرێ ئێمە چاوەڕێ دەکەین جارێشتر لە ناساندنی کتێبێکتر لە بواری پەروەردە ئەوەی بەڕێز و خۆشەویست بدوێنین و هەروەها حەزمان لێ لە بەرنمەیەکی تایبەتریش دوور لە بواری نووسینی پەروەردە بدوێنین و قسە لەسەر ئەو کتێب و ئەو بەرهەمانە بکەین کە لە بواری شێعر نووسین و بابەتی کەدا
هەتا. ئەمن شانازی بەڕێزان دەکەم هەر کاتێک پێویستە بەمە لە خزمەت داینە هەمومان تاواکەریەکی لە پێناو ئەوەی کە ئەلفێک لە پێناو بایەک زیاتر بکەین نەک ئەوەی کە ئەمە بیتەکان ناشرین بکەینەوە یان هەوڵی ئەو بدەین کە ژیان بەرەو دواو بینەوە بەڵام بەنامەی بەڕێست و با بڵێن کەناڵەکە بە شێوەیەکی گشتیمە لە خزمەت داینە و خۆشحاڵیشم کە ناساندنمان لە ڕێگەی بەنامەکەی بەڕێستەوە لە بۆ ئەو دوو کتێبە کرد. سپاس بۆ جەنابەت بەڕێزان و خۆشەویستانم ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی ئەزمونێک لە پەروەردە کۆتایی هات تا ئەڵقەی شتری ئەم بەرنامەیە بەیەک دەگەینەوە بە خۆتان دەسپێرین خۆتان لەگەڵ